بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی چواردەیەمی بەرنامەی سۆراغی مێژوو بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ئەم بەرنمەیەش درێژکراوەی بەرنمەکانی ترە و قسەکردنە لەسەر دەستپێکی بزافی سیاسی و چەکداری ئیسلامی لە کوردستان بە تایبەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان ساڵی 1970 بۆ 1970. لەم بەرنمەیەشدا قسە لەسەر ڕووداوەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستانەکەن یاخود ئەو ڕووداوانەی کە لەناو ئەو مێژوەدا دروست بووە بە ئامادەبوونی ئەو کارکتەرانەی کە خۆیان بەشداری ناو ڕووداوەکانیان کردووە یاخود توانیوانە لە ناو بزوتنەوەکەدا جم و جوڵک لە ناوچەکانی خۆیاندا بکەن. بەشی چواردەیەمیش میوانداری بەڕێز مامۆستا سادق شێخ عوسمان سازانینەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و هەروەها کاک جەبار حەمەد ڕەشید ناسراو بە ئەو ئەبوو هودای کردووە بەخێر بێن بۆ بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا سادق بە خێراتنی جەناب تەکەین و دووبارە بە خێراتنەوەی بەڕێز کاک ئەبوو هوداشەکەین. مامۆستا ئێمە هەموو بەرنمەکانی کە یا زۆربەی کە ڕۆی و ئانی کە بەشدار بوون لە بەرەوەی سەرەتاکان بۆ هەموو باسی سەرەتای چەکەرەکردنی بیری ئیسلامی و فکری ئیسلامی کراوە و کارکردن لەسەر ڕێکخراوێکی یا بزوتنەوەیەکی سیاسی ئیسلامی بانخوازی چەکدار کراوە کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بووە. پێم خۆشە سەرەتای ناسینی تۆ بۆ تێکەڵبوون هەم بە کاری ئیسلامی هەم بە تێکەڵبوون بە کاری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بزانم و بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە بۆ ئەم بەرنمەیە. سەرەتای دروستبوونی بیری ئیسلامی یا فکری ئیسلامی من ئەگەڕمەوە بۆ ئەو سروشتەی کە لە ناوچەی ئێمەدا یا ئەو ژینگەی کە لە ناوچەی ئێمەدا کە پێی دەوترێ هەڵەبجە و سنوورەکەی یعنی سەر هەڵدانەکەی ئەتوانم بڵێم فەزڵەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوێ ناوچەی هەڵەبجە بەگشتی شوێنی گەشەکردنی هەموو جۆرە بیر و ڕاو فکرێک بووە بە ئیسلامی و بە غەیری ئیسلامیشەوە لەبەرەوە ئەوە کاریگەری هەبووە لەسەر هەموو تاکەکانی ئەو سنوورە بە تایبەتی و کەسانەی کە تۆزێک فەرهەنگی بووبن و ئاستی ڕۆشنبیریان تیاوێت و هەروەها ژینگەی خێزانی ئێمە لە خێزانێکی ئاین پەروەر گەورە بووین و دروست بووین و دەوروبەریشمان هەر هەموو یعنی هاندەر بوو بۆ ئەو بوارە کە ئێمە لە هەر لە سەرەتای گەنجیمانەوە ئەهلی نوێژ و مزگەوت و هاوڕێی خەڵکانی دیندارمان ئەکرد بەڵام بە ئاگاییەوە لە دەوروبەریش و لە هەموو یعنی کێشەکانی سنوورەکە ئەوانە بوون بە پاڵنەر و کاریگەریان هەبوو لەسەر دروستبوونی ئەو بیر و بۆچوونە. دواتر کە گەورەتر بووین و گەیشتێت تەمەنێک کە ئیتر ئینسان هەست بە بەرپرسیارەتی بکە چاومانە گێڕا لە ڕێی زانایانی ناوچەی هەڵەبجەوە. دواتر بۆمان دەرکەوت کە مامۆستایەک هەیە لە سەی سادق ئەژی مامۆستا مەرام حەمەدی شارەزووری بە ڕەحمەت بێ کە ئێستا لە ژیاندا نەماوە ئەمان بیست کە خەریکی نووسین و بە تایبەتی ئەو کتێبانەی کە داروێن لە تەرازی و ژیریدا و باسی ئەوانەی ئەکرد پێم وایە لە ساڵی 1970 و ئەوانە بوو سەردانی بە ڕێزیمان کرد چەند جارێک سەردانمان کرد لەگەڵ کوڕێکی ڕەفیقما مامۆستایەکی ڕەفیقما کە دواتر نایدەێنم سەرەتای ئاشنابوونمان بەم بیر و جوڵەی ئیسلامیەوە لێوە دەستی پێکرد. دواتر لە سەردانێکمانە بۆ لای بەڕێزیان کەرتێک بە خزمەت مامۆستا شێمحەمەی بەرزنجی گەیشتین ئەویش کە لە ژیانە نەماوە بە ڕەحمەت بێ هەستمان کرد کە مامۆستا شێخ محەممەد فکرێک لە مێشکیا هەیە شتێک جوڵەیەک لە مێشکیا هەیە ئیتر لەوێ سەرەتای ئاشناییشمان لەگەڵ جەنابی دەستی پێکرد و دواتر دەستمان کرد بە هاتوچۆ و سەردانی و ئەگەر لە قۆناغەکانی تری قسەکانە ئێستاتەوێ باسکەم چۆن هەرویستم ئەوە بپرسم یعنی ئەوەی کە ها زۆربەی میوانەکانم دێنێرە باسی کەسایەتی مامۆستا شێخ محەممەد دەکەن لە منتیقی حوزەی شارەزور و هەڵەبجە ئەو ناوە کە ئەو کاتانە لە ئۆردوگای شانەدەری بوو وتارخوێن بوو وتارەکانی تەئسیری بووە. یعنی ئەمیش بڵێم ئایا ئێوە وەکو لە منتیقی هەڵەبجە بوون چکان منتیقی هەڵەبجە ئەوەی کە زۆرتر باس کراوە ئەو کارکتەرانی لەناو بزوتنەوەی پەیوەندیا بوون کاکامیلی حاجی عەلی ناوی هێنراوە باس کراوە جەنابیش لە یەک دوو بەرنامەی ڕابردوودا کە ناویان هێناویت بە ناسراوی نازناوی وەلیدی هەبوو چالاکیت هەبوو بۆ بزوتنەوەی پەیوەندی یعنی مێ بپرسم تۆ بەکاری ئێوە بە کاریگەری مامۆستا شێخ محەممەد بوو ئەو کاتانە تەبعاً لە ناوچەکان و خەڵکە هات بۆ شانەدەری بۆ وتارەکانی ئێوەش لە هەڵەبجە ئەوانەوە ئەهاتن تەئسیری هەبوو لەسەرتان. بەڵێ ئێمە هەم لە هەڵەبجە لای مامۆستایانی بەڕێزی هەڵەبجە کە ئەوانش کاریگەریان هەبوو لەسەر خەڵک و هەم کە ناوی مامۆستایشمان بیست و خۆشمان کە بینیمان و هەستمان کرد کە گیانێکی تێکۆشانی تایە و توانایەکی باشی هەیە
لە ڕێی مامۆستا لوقمان نەزیری کە پێڵێن لوقمان نەزیری مامۆستا لوقمان حافظ نەزیر کە ئەویش هەم ینی هاوڕێ و دۆستی مامۆسا بوو توانیمان کە سەردانی شانێری بکەین و ئیتر کەم وتاری هەینی مامۆستا هەبوو لە شانێری کە ئێمە بەشداریمان نەکرد باە و دواتریش هەر بەیەکەوە دانیشتنمان نەکرد لەگەڵیان ئەماینەوە تا دوای عەسر و اینجا دەگەڕێنەوە بە هەڵەبجە. ئەگە بیری بێ بە تەحدیدی ساڵی چەند بوو مامۆستاوە؟ وەڵاهی ئەوە تر لە هەفتاونەوە دەستی پێکرد ئەو سەردان و ئەوانە بەڵێ بەڵامی تر ئێمە وەکو ئاشنابوون بە فکری ئەوەی کە جموجوڵێکی تایبەت هەیە و با بڵێن ڕێکخراوێک هەیە کاکامیل لە هەڵەبجە لە ڕێی ئەوە زیاتر ئاشنا پرسم یعنی تۆ ئەوەی کە لە تۆ تێگەشتم یا ئەوەی کە معلوماتە لە بەردەسی منە بە دوو ئاڕاستە پەیوەندیت کرد لەگەڵ پەیوەندیە ئاڕاستەیەکی ڕۆحی کاریگەریەکەی ماوەس شێخ محەممەد بووە ئاڕاستەیەکی ڕێکخراوەیی و تەنزیمیش کە کاکامیل بووە ینی لە ناو هەڵەبجە کامیلی حاجی عەلی بالفعل ئەوە خۆی ئەو دوو ئاراستەیە بوو هەرچەنە لەگەڵ کاکامیلی شاهر لە ڕێی دۆسایەتی و ڕەفاقەت و متمانە بە یەکتر بوونەوە سەرەتاکان دەستی پێکرد و کاری من حەزەکەم لێرەدا ئاماژە بۆ بکەم بەڕاستی کاری ئیسلامی بە تایبەتی لەو سەردەمەدا کە حیزی بەعس لە ئارادا بوو وەکو چۆنەڵێ عەسایەکی حار و گەرمی بەدەسەوە بوو کەس نەی ئەتوانی زۆر خۆی بجوڵێنێ بە شێوەیە کەوان هەستی پێ بکەن لەبەرەوە زیاتر وەکو تەجەموعێکی ئیسلامی وەکو ینی هەستەکرا ئەوانەی کە لە مێشکیانە فکرێکی جوموجوڵێک هەیە جوڵانەوەیەک هەیە بۆ ئەوەی کەوا مسلمانان و خەڵکی کورد بە تایبەتی ڕزگاریان بێ لە ژێر چنگی ئەو بەعسە ئەوە چەکەرەیەکە لە مێشکمانە و ئیتر کە کاکامیلیش هەستی بەوە کرد کە ئەوە هەیە لەگەڵ ئێمە پەیوەندی کرد بەڵام هەر لە سنووری دۆستایەتی و ڕەفاقەت و یعنی متمانە بە یەکتر بوونە ئیشمانەکە لە سەرەتاوە بەڵام بناغەیەک بوو بۆ ئیش بناغەیەوە لە بێگومان کاک ئەبوو هودا لە بەرنامەی بەشی سیانزەیەمی بەرنامەی سۆراغی مێژوودا تۆ کۆمەڵێک شتت باس کرد لە کارکردنی ئێوە لە ناو شاری سلێمانی و کاری تەنزیمی و سەردانەکانی تۆ بۆ ئێران سێ مەرحەلەت باس کرد لە مەرحەلەی ئەخیرا کە کاکتایری برازات لە سەرجادەی شەستی شەهید دەبێ و حادیسەیەکت باس کرد کە ئیتر ئێوە نەتانتوانی وەکو عایلەی خۆتان لە ناو شاری سلێمانی دانیشن هەستای ڕۆیشتە کەناری و ماڵی خوشکە زاکەت و لێوە ڕۆشتوی بەرەو ئێران بەرەو بانە تر وابزانم لێ ئێمە کۆتاییمان پێە نابزانم تۆ کە ڕۆشتە ئێران لەوێ ئیتر ئێوە چیتان کرایە خانەوادە و ماڵی ئێوە توانیان لە ناو شاری سلێمانیا بمێنەوە بە وەزعەوە کە کوڕێکیان ئابە و شێوەیە بە ئاشکرا شەهید دەکرێت و تەرمەکەش یەکوێتە دەست بەعسیەکانەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاسی جەنابتان و بەرنامەی پەیامەکەم و سپاسی هەموو بێنەرانیشەکەم ماوەستا ئارامێمە کە ئەو حادیسەمان بەسەرهات گەڕاینەوە ئیترەوە بڵێن بوردەکاریەکەی زۆرمان بەسەرهات کە گەڕاینەوە بۆ ئێران یەکسەر من کە چوومەوە چوون بۆ لای ماوەستایان بۆ لای بڵێن ئەو جەماعەتی دەستی سەرکردایەتیە حادیسەکەم بۆ جێڕانەوتیان چۆنێەوە دوان کواوەکانی کە حادیسەکەم بۆ جێڕانەوتم یەکێکمان ما بنای ماوەستا تایر کە برازان بوو شەهید بوو کاک هیواش بەدیل جیدا هەر بە بەرچاوی خۆمەوە هزار ڕۆژ چوومەوە بۆ ماڵەوە بۆ ماڵی خۆمان لەوێ عادز بوون تەمان پێی نیگەران بوون ئەو حادیسە گەورەمان بەسەر هاتووە چوومەوە بۆ ماڵەوە لێش لیان پرسییم خێزانی کە ماوەستا کاک هیوا زۆر بێتاقەت بوو کوتی کوا هیوا چۆن نەهاتۆ من حاڵم ئاوایە وتمان بەڕاستی ئیشێکیان هەبوو ویسیان تەسبیح حسابی ئیشەکانیان بکەن لەگەڵ ماوەستا تایر ماوەستا تایری شتێکمان بۆ بنیاد نابوو کە ئەگەر بەهاتایە بوێ لەگەڵ من بوو ئێمەش لە ڕاستیا وەختی ژنێنانی بگومان ماوەستا تایریش بەتەمایە ژن بێنێ بەوە پینەمان کرد دوسێ ڕۆژ مامەوە لە ماڵەوە تەمان ئیتر ئەم باسم بڵاو کردو باسم کە تۆ چوویتە ئێران ئێوە کەستان لەوێ بوو ما بوونەوە باسی ماڵەوەت کرد ماڵ مناڵمان لەوێ ماڵ مناڵەکە تۆ جاری سێم نەهێنایەوە بەجێ بەجێم هێشتن لەوێ بە ئیشاتنەوە بەڵێ ئێمە بە ئیشی ئەو کاتەی بەڵێ بەڵێ ئەو بزودنەوەی هاتینەوە ئەو پەیوەندی ئیسلامیە لە ماڵەوە دانیشت بووم ئەوەندە گڕوتینی ئەو حرەکە جیهادیە ئەو جەماعەتە کە دەرچوو بوون ئەو ماوەستانە و برادرانە ئەوە نەگەرم بوو یعنی ئەو فڵان کەس چیە شەید بووە شتێکی مهم نەبوو لە لامان چەند ڕۆژێکی پێچوو من لە ماڵەوە دانیشت بووم ماوەستا عەلی بیارە تەشریفی هێنا بۆ لام وتی ئەبوو هودا تۆ وەکو ئەمیری ئەم کۆمەڵی کە لەگەڵتای ئێمە حسابمان بۆ کردووی ئێمە ئەمانەوێ چەکمان هەڵگرتووە چەک پەیاکرا بوو
من ما بوومەوە من لە سەفەر بووم لەشکری قورآن لەشکری قورآن بەڵێ ئەڵان کرا فەرمی ئەبێ بێن بۆ بۆسکانێوەش ئەو جەماعەتشکەوا لێ من لێ وەکو بەهادین کەم نازناوەکەی ئیقبال بۆکو تۆفیق محەیدین وەکو عەتاری برام کە نازناوەکەی شێخ عەبدوڵڵایە وەکو جەبار سەعید کە لەگەڵ ما وەکو بەندە ئەمانە ئێمە مابووینەوە ئینتیزاری منیانەکرد من بگەڕێمەوە ئەنجا چەک هەڵگرین ئەو نیەتە کە لە بڵێن لە تەنزیمەوە لە تەنزیمی ژێرزەمینەوە ئەنجا ئەبێ بەهێزی چەکداری پرس بکەن بە ئەمیرەکانی خۆیان و بچینە بڵێن مەرحەلەیەکی ترەوە کە هێزی چەکداریە وتی ئەبێ تۆش خۆت و جەماعەتەکەت بێن بۆ بۆسکان کرابەوە بۆسکان یەکەم جار کرابەوە بەڵام تۆ لە وەجبەی یەکەمە لە بۆسکان نەبوویت با ئەو سەفەرە کە کرابەوە نەکرابەوە جارەکە من گەڕامەوە یەکاباری و لە 86 قەڕیاندانە ئەرزەکەم کە من گەڕامەوە بۆ سلەیمانی هیچ مەقەرەک دانەنراوە جاری سێهم کە گەڕامەوە هاتمەوە ئەنجاوتی ئەچین بۆ مەریوان ئێمە بەتەماین مەقەڕی بۆسکان نخبەیەکی بەسیتی لەدانرابوو نخبەیەکی بەسیت ئەنجا بۆ بەقەوتکردنی ئەو نخبەیە ئەو مەقەڕە کە داخلی دێتەوە قوڵایی خاچی عێراق ئەوتی ئەبێ ئێوەش بێن و ئیتیساڵکەن و بێن چەک وەرگرن لەوێ من سوالێک من ماوەستا کرد تەمان من دڵم بریندار بوو وەسعکەوا ماوەسا عەلی بیارە وتم ماوەستا من یەک سوعالی قیامەتی لێ یەکەم وتی فەرموو وتم ماوەستا ئەگەر ئەم ئیشە سرفەن بۆ خوایە و هیچی کەیتیان نییە و ئەوەی ئێمە لە تەنزیمەوە هێناومانە بۆ مەرحەلەی ئەم مەرحەلە ئەنجاکەوێتە مەرحەلەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەرگە بەجێهێشتنی ماڵ و مناڵ جا ئەمە بەڕاستی بەدەم خۆشە تۆ لە خان و وەسعیەت و کارەبا و ئاوی سلێمانی و بچی بۆ شوێنێ بچیتە ناو بەفر و باران و دوورکەتەوە لە ماڵ و مناڵ و ماڵ مناڵ لەو وەتەنی غوربەتە بەجێبێڵی شتێکی ئاسان نیەوە بەدەم بازەکرێ وتم ماوەستا گەرم مەسەلەیە بۆ خوایە سرفەن و هیچی کەیتیان نیە تەنها جیهادە فی سەبیلی الله ئەوە پێم بڵێ ئەگەر شتێکی کەی لە ژێرەوەیە وەلحەسەڵ من لەبەرەوە لەوە پێشی لە حیزبێکی علمانیا بووم تەجروبەم هەبوو لەسەر مەسەلەی بەستخوا بەر لەوەنگێ بۆ ئەو گومانەتە بۆ پرسیارت کرد لەبەر ئەوە من لە حیزبێکی علمانیا بووم لەوە پێش دوو جار برینار بووم تازەش لەم هێنا بوو 2 مانگ بەجێم هێش لە شەڕ ڕابووم بەشداری چەند شەڕێکم کردو بەڵام لە ئەخیرە بەڕاستی مەسوولەکان ئەوەی کێ من نەزەرمان هەبوو خیانەتیان لە ئەفراد کرد ترسم هەبوو تەجروبەم هەبوو لەسەر ئەو مەسەلەیە وتی واللهی من یەک لەمبەری ئیمانی دانم لە بەردەم تا تەجروبەی خۆت ئێستا تۆ تا چڕادێ ئیمانت بەخوای گەورە و بۆ عیبادەت و تەقوایی کە هەتەو بۆ عەمرێک کە گەشتووی بە مەرحەلەیە تقریبا تەمەنم 28 ساڵێکە بوو ئەو کاتە ئەگەر هاتیتە ناو ئەم مەسەلەوە و چەکتە بۆ هەڵگرت و خوێن و ژیان و گوزەرانت پێشکەش کرد ئیمانت تیا بە قووەت بوو ئەوە بێگومان ئیشەکە بۆ خوایە ئەوە تەجروبەی خۆت بێ لە ڕووی شەرعەوە من پێداڵێم چکە ماوەسا عەلی هەموو مێژووی ئیسلام ون بوو یا دانیشتایە لەبەرەوە ون بوو یا ئەینووسیەوە ئەوەندە لە مێژووە بە قووەت بوو لە تاریخە وتم واللهی هینە ئەوکتی ئەگەر زەعیج فیش بووی ئیتر خۆمە تەجروبەی خۆتە ئەتوانی وازی لێبێنی بەڵام ماوەسا ئارام لە حەقەتە کە چوینە ئەو مەسەلە و ڕۆشتین و چەکمان هەڵگرت واللهی ڕۆژ بە ڕۆژ باوەڕ بفەرموو من خوێنەوارێکی زۆرم نییە خوێنەوارێکی ئۆتۆم نییە نامیلکەیەک هەبوو ئەسکار و ئەزانم بە دەڕۆژ هەموویم لەبەر کرد لەو مەقەڕانەیە کاستانی چوین بۆ بەسکان لە بەسکان زیاتر مەقەڕەکەمان فراوان کرد خێمەیەکی کەمان دانا بەفرباری وە یەک پشتێن بەفرە ئاوی لێ نیە ئیلا سەهۆڵاو نەبێ سوتەمەنی ئێمە کە پێی گەرم ببینەوە لە ژێر خێمەکە هەژەگەڵامان ڕاقس بوو کە تەڕ نەبێت تەڕینەیەتە سەرەوە بە فەخر و شانازیەوە دووسێ مووقیفی نوێژی بەیانیانم بینی ئیمە بەخصوص جارێکیان ماوەسا شێخ محەممەد کە جبە و کراسی درێژی لەبەرا بوو فەقیرە کە هەڵە ساعت و دەستێژی ئەگر فەقیرە بە هەتا ئەژنۆی بەفرەکە هات و بەفری لا ئایا ئینجا دەستێژێکی هەڵەگرت ئەو مووقیفانەمان هەموو بەسەر هات هجومی عێراق ئێران دەستی پێکرد والفەجری نازانم ناوەکەم لەبیر چوە دەستی پێکرد ئێمە شێزێک وەرفەجرەکان هەموو هینیان هەبوو مەرحەلەیان مەرحەلە ناوێکیشیان هەبوو 1 2 3 نازانم ناوەکەم لەبیر نەماوە بەڵێ
لەوێ ئەو شەوە بەو باران و بەفرا ماوەستا شتێکی فەرمووی با ئێمە ببین بە دوو بەشەوە هێزەکەمان کرد بە دوو بەشێکی زۆرمان چەکمان هەڵگرت خۆمان بەست و بارانیمان لەبەر کرد و باران بەفرە و بارانی ژەبارێ کەوتی نەڕێ بۆ بارێ زۆر کەس ئێستا ئاگای لە مۆزوعی تاریخە هەیە کە چوینە بارێ زۆر ماندوو بووین مەخۆی هەموو بینی بارێ و بۆسکان لەما بێ سەعاتێک سەعات و شتێکە باوەڕ ببێ بە 3 سەعات و نی و 4 سەعات اینجا چوینەوێ کە چوینەوەی بەیانی ڕۆژی پێشوش نەخەوت بووین بەفرمان لایە بۆ خێمەمان هەڵا بوو خوا ئاگای لێیە من بەفرم تەخت کرد بە قیاسی لەشم هەم بۆ سەرین هەم بۆ دۆشک بەسەر بەفرەکە ئاخەوە خەومان لێکەوت لەوێ ماینەوە بورە بۆ چوون بۆ بارێ پێشەوەی ئێمە ویستمان ببین بە دوو هێز بە دوو بەشەوە ئەمەی ئەم لابۆسکان هجوومەکە لەوێەوە ئاهات تۆ بارانێکی خەسی هەردوو لابوو جێشی عێراقی ماوەستاوتی ئەگەر ببین بە دوو بەشەوە ئێمە لێمان معلومە بێ ئەگەر ئەمانە ئێرە زۆر تینیشیان بۆ بێ ئەمان ئەم جەبهەیە ئەزانین شوێنی خۆمانە ئەفرادی خۆمانی لێیە ئەگەر دنیا بۆ ئینسیحابێکرا ئێمە بە کوێ ئینسیحاب بکەین ئینسیحاب ناکەین بۆ بەرەو بگەڕێنەوە بۆ ئێران ئینسیحاب بکەین بۆ هەر بۆ وڵاتی خۆمان هەر بۆ عەرزی خۆمان بۆ بارێ ئەچین لەوێ ئەو منتیقەیەکی بەرز بوو لەوێش مەقەردانین با ئێمە دوو مەرحەلە شوێنمان هەبێ ئەگەر بانی چیمیا باران کرا تۆ بارانێکی خەس کرا لێرە لە باتی 10 شەهید بین با 5 شەهید بین ئەم خەموو خەڵکە لێرە نەبێ با دوو مەقەڕ بێ لەبەرەوە چوین بۆ بارێ نەخشەی خۆمان بوو ئێمە ماوەسا لە خزمەتی ماوەسا عەلی بیارەیە بووم کەەوە کاتە مەسوول عەسکەری عام بوو چوینە کولبەیەکەوە لە پشت ماڵەکانی بارەوە بە بەرزیەکەوە بوو ئەوە شوێنە هەوارگەیەکی بەسی بەس سەری کرا بوو چادەوری چۆڵ بوو ئێمە 3 شەو لەوێ بووین بەبێ یاتاخ بەبێ هیچ دارمان هێنا و حرس ساتمان بە دەوری خۆمانە ئەگرت ترسێکی کەشمان هەبوو ترسێکی کەشمان هەبوو ئەحزاب ئەهاتن لەوێ تێپەڕین و مەقسەد ئەحزابی ئێرانی لە پاسداریانەیە ئەحزابی عێراقی لە جاشیانەیە ئێمەش ینی گیانەیەکراوە منتیقەکە زۆر غەوغا بوو ئەبوویا شەوێ هەموو شەوێ ئێمە 6 کەس بووین لەو کولبەیە مەعەدەل دوانمان حرس بووین ماوەستا عەلی بەزەیم زۆر پیاهات ئێمە دەورمان دی بوو عەزێت و قوڕا و دەرەوە و چەکداری ئەمانە بەس ماوەستایان لەبەرەوە مەقسەد لە حوجرا بوون و لە مزگەوتا بوون و ئەمانە ماوەستا لە پرێک ئەم وەزعی بینیوە ئیتر کە هەڵمەساند شەوێکیان هەڵمەساند شتێک بۆم هات من لە حرەسا بووم شتێک هات 2-3 جار لێم نزیک بووە تاریک بوو تاریکە شەو ئەنگوشتە چاو نەیەبینە شتێک پەلاماری یا مێ نەمەزانی ئاژەڵێکی دڕندە بوو لێم نزیکە بوو بەلامە تێیەپەڕی منیش تەقەم لێ کرد لە ئەوە نەماندوو بوون لە پەناما بوون خەبەریان نەبووە ئەو برادرانە دوایی ماوەستا سەر حرەساتی بوو هەڵمەسەند ماوەستا عەلی بیارە تم ماوەستا لە ڕاستیە شتێک وا بە دەورمانەوە ئاژەڵێکی دڕندا بە دەورمانەوە پەلاماری بە تەقەم لێ گوێ لێ نەبوو وڵی گوێم لێ بوو بەڵام لەبەر خرمەی باران و ماندوو بوونەکە وتم لەوانەیەوە دوور بێ ئەو تەقەیە وتم نەوەڵاوە من بووم تەقەم لێ کرد وتم ماوەستا مەوزوعەکە ئاوایە ماوەسا عەلی بیارە و کاتە بەرپرسیشتان بۆ ئەوی ژۆک و ئێوە حرەسیاتیەگرت وەک ئێمە حرەساتیەگرت ئەرە وەڵڵاهی هەڵمساند سەرە حرەساتی من بوو دڵم نەهات اینجا وتم زۆر ماندوو بووم وتم ماوەستا بێکەوە حرەسات دەگرین ئەنجا ماندوو بووین کردبوومان بە دووەکە وتی نابخەوە ئەزان ماگەم لێ چاوە سوور بەتەوە بخەوە بە موقفیدیش بە هەر حاڵ چەند ئێمانە ئێمە لەوێ ئەو جەماعەتە من لەوێ بووم نامەیەکم بۆ هات پێشمەرگەیە هێنای وتیان وتی داوات دەکەن ماوەسا شەم محەممەد بۆ خۆی نهات بوو لە بۆسکان بوو وتی بچۆرە بۆ وەکو بڵێن سەرکردایەتی ئەو هێزە وتی بچۆرە بە لای ماوەسا شەم محەممەد وتم خێرە وتی ماوەسا داوای کردووی من لەوێ گەڕامەوە دوای ئەو شەڕ ڕۆژە من گەڕامەوە کە گەڕامەوە چوم بە لای ماوەستا فەرمووی ئەبوودا تۆ بچۆرەوە بۆ دواوە بۆ لای مناڵەکان وتم ماوەستا بەخوا شتێک ڕوویەوە وتی براکانەوە هەمووی هاتوون ئایلە و خێزان من براکانم کاک حاجی حەسەنی برام کاک ڕەسوڵ حاجی ڕەسوڵی برام بەجێما بوون لەگەڵ ماڵی کاک ئەحمەد ماباجی شەهید تایر ئەمانە بەجێما بوون من و عەلی سیوەیلیش ئێستا نەهاتبووە دەرەوە کاتە ئەویش هەر لێرە بوو خێزان و شتێکی زۆری هەبوو من چوون بووە کە چوون بووە بینی من وتیان کەی بێین وتم وەڵڵاهی جارە بەم بەفرەمەین بەم دەستانە مەیە تۆ دەست لە خۆ مەیە بەم مناڵەکانی هەمووی وردن پێش مناڵی وردیە بوو ئایلەکان تاوە چەند ڕۆژ
پاش شەهید بوونی کاکتار و ئەوانە هاتوون بڵێن بۆ ئەوێ کاکەم وان بەڵێ هەمووی دەڕۆژی پێ نەچوو یعنی ئەمەی تۆ باسیەکەی گەڕایتەوە ئێران و بۆسکان و باری هەمووی مودەی دەڕۆژ هەمووی دەڕۆژی پێ نەچوو من دەڕۆژ بوو کە هاتمەوە بە ماڵەوەش بە بۆسکانیش کە چوینەوێ هەر بە دوای منە ئەو ڕۆژە تەحەری دەرچوو بوو چکە من کە ماوەستا تایر شەهید کرا یەکسەر چوون بۆ ماڵی هەموو براکانم وتم دەرچن ماڵ بەچێ ئەوم باش ئەوم باس کرد یەکسەر ئیسیقبارات چوو بۆ سەریان جار چوو بۆ سەریان ماڵەکان بە چۆڵی سارەکەی من و سارەکەی کاکەم لە ماڵەوە بوو سارەکەی خۆی یابوو بە کەسێک توی بۆم بپارێزە ئەویش نەپارێزراویش هەر ڕۆی هەر کەوتە دەستی حکومت فەوتا لەو کاتە ئەوەکەی منیشان لە ماڵی کاکەم زنجیریان تەخسوور بردیان ماڵەکانیشان حیجز کرد ئایلەکانتان دوای ئەوە هاتوون ئەم حادیسەیە کە ڕوویا ئایلەی براکانم یەکسەر ڕۆژەکە من پەیامم پیابوون مەوزوعێکی وایە هەموو چوو بوونە ماڵە خزم و هاتبوون بۆ کەنار و ویتر پەرتەوازە بوون هیچیان بەخۆ باوەڕ ببێ یعنی ماڵی کاکەجیم زۆر جا لێ بەرزمەڵە وڵی علادینەکەمان نەکوژانەوە تۆ دوای تۆ ڕاستە ئەمە ئایلەکان هاتوون دوایی ئەمەوە لە من ناوبڕێ وەرەگرمە شومە لای ماوەسا سادق دوای یەمەوە لات باسی ئایلەکانتان و ئۆشی کە لە لای منە ئێوە لە بۆسکانەوە دوایی ئەتانوێ میحوەرێکی تازە لە منتیقەی لە دیوی سەردەشتەوە بۆ بڵێن منتیقی قەڵات زەوانە بکەنەوە ئەڕۆن وازام ئێوەش لەو کاتانە ئەچن و خەڵکیەکە بین لە ناو سەردەشوان دێمەلات ئێمەوەلات با ناوبڕێک وەربگرم بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوور وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا سادق تۆ پێشتر باسی ئەوەت کرد کە لە دوو لایەنەوە لە لای تەنزیمێک و لەگەڵ کاکامی لە علااقەتە بوو لایەنە ڕۆحانەکەش ماوەس شێخ محەممەد و ئەندازەیە بڵێم لایەنی ڕۆشنبیرینەکەش کتێب و تەسیراتەکانی ماوەستا مەلا محەممەدی شارە زووری بەڵام تۆ لەو کاتاندەوە لە هەڵەبجەوە بەزام ئەشهاتنە سلێمانی لێرە خەڵکیەکە بوو لێرە لە سێمانی دیار بوون ئەبینران ماوەسا بوو بەکری سدیقی بوو ماوەسا مەحمووی ئازادی بوو ماوەسا عەبدولەتیفی واژەی بوو چۆن لە هەڵەبجەوە تۆ ئێوە سەردانتانەکە هەر سەردانەکەم بەسی ئیش و کار و ڕێخستن بوو وڵا کاکە ئارام لەبەرەوەی باسەکانە بێ بگوشین لەبەر کەمی کاتەکە جنا من شتێکی جەوهریم لەبیر چوو وەکو لە سەرەتا عەرزم کردی کۆمەڵە فاکتەر ڕۆڵیان هەبووە لە نەشئەتی ئێمەمانانە یەکێکی تر لەو فاکتەرە هەرە گرنگانە فکری ئیخوانی کە لە هەڵەبجا زۆر بەهێز بوو ئەو زمانە لەلایانی پەروەردەیەوە ئێمە کۆمەڵە ڕەفیق بووین لە هەڵەبجا یعنی زۆر کاریگەری ئەوەیشمان لەسەر بوو بەڕاستی وەکو پەروەردەکردن بەڵام ئیخوان نەبوون نەخێر من وەکو خۆم هینم نەبووە سەرباوان نەبووم بەڵام ئەوە وەکو بناغەیەکی پەروەردەی عن لەو ڕۆیشەوە بەڕاستی ئەو فەزڵی ئەوان هەیە بەسەر هەموو ئەتوان بڵێم هەموو تاکێکی هینەوە بەڵێ ئەوە دوای ئەوەی کەوای ئەمە لەگەڵ کامیلیش زیاتر قسەکان چوە پێشەوە لە ڕێی متمانەی کەسایەتی و ڕەفیقی خۆمانەوە هین بووین دوایەوە باسی ئەوەی بۆ کردین کە ئێمە کۆمەڵی خەڵکی ترمان لەگەڵ و کۆمەڵێک خەڵکی چالاک هەن و ڕۆحی جیهادیان تیا ئەمانە پێکەوە سەردانی لای مامۆستا بووبەکری سدیقیمان کرد پێم وایە مامۆستا بوو ئەوی جواب بزانم لە منتیقەی گۆپتەپەوانەوە شوێنێکی ناوچەی شوان بوو نەزانم کوێ بوو لێەوە هاتبوون هەڵهات بوو لێەوە منتیقەن زیهی کۆیەوە پێم وایە ئەوێ بوو هەر خۆشی خەڵکی سنوورەکەی بەڵێ اینجا لە دەیەکی خواری وڵوبە ئەو ناوە لەوێ مەلایەتی ئەکرد لە سلێمانی چوینە لای ئەو چوینە لای مامۆستا مەحموودی ئازادی ئەو دەم ئیمامی هین بوو مزگەوتی هەنجیرەکە بوو پێوتە ئازادی سێ بوو چەند بوو ئازادی بوو زۆر محتەم نەبووم بە ناوەکە من بەز ئەو مزگەوتی هەنجیرەکەی و ئازام پێڵێن ئێستا چوینە خزمەتی ئەو دواتریش پێکەوە سەردانی تەبانەمە بە چەند جارێک سەردانی مامۆستا عەبدولەتیفی ڕەحمەتیشمان کرد عەبدولەتیفی واژەیی لە مزگەوتی عەلی کەمال باسمان لە دروستبوونی ئەم بۆی زیاتر ئەوانیش هین پیاکەن یعنی هەم ئاشنایی پیاکەن و هەم بیرروڕا ئاڵگۆڕ بکەین لەگەڵ مامۆستا عەبدولەتیف بە تایبەتی کە پیاوێکی فەرهەنگی بوو ئینسانێکی خوێنەوار و خاوەن بەڕاستی توانایەکی باش بوو لە ڕووی علمی و لە ڕووی دینیەوە زیاتر لەگەڵ ئەوە قسەمان ئەکرد کە دەربارەی پێویستبوونی کەسایەتی وکو ئەوان یعنی لەسەر با بڵێن لەسەر ترۆپکی ئەو حرەکە جیهادیا و ضرورەتی وجودی ئەوان لە شوێنێکی وەکو ئێرانە کە ئەو کات خەڵک بە شوێنی مستەزعفین و شوێنی مسلمانانی جیهانی ئەزانی بۆی کەوا بتوان ئینتیلاقی حرەکەیەکی ئیسلامی لێوە بکەن باسمان لەم یعنی بە ئیش و کار و باس و خواسی حرەکەکە بوو بێگومان ئەو کاتانە بەڵام
مامۆستا سادق ئێوە لە هەڵابجە بوون ئەوەی کە باسەکرێت لە مێژووی ڕابری بزوتنەوەی پەیوەندیا کۆمەڵی خەڵکیانتیار و پیاوت دووزیەکان ئەوەی کە کاگ عباس و کاگ عەقید و کۆمەڵێ لەو جەماعەتی کە لە دووزەوە بوون. نازانم تۆ ئاشنایەتی و ناسرایەتی و لەگەڵ دووزیەکان هەبوو چکاوان ئەڵن کاریگەریانە بۆ خۆیان و هاتوونەتە سلێمانی هاتوونەتە هەڵابجە دواتر چوونەتە ئێران لەوێ تەسیراتێکیان بەشی خۆیان بە ئەندازی خۆیان لەسەر حرەکەتەکە بەجێهێشتووە. خۆی ئەبێ ئەوە چۆن دروست بوو. من ئەو مامۆستای بەڵێ سەرەتای پەیوەندی بەڵێ ئەو مامۆستای ڕەفیقم کە باسی یەکەم مامۆستا شێخ عەبابەیلەیی کاتی خۆی کە بەیەکەوە سەرباز بووین پێم وایە 81 بوو ئەو کات ئەو غێرە مەسەلەح بوو لە کەرکووک مابوویەوە ئێمەیان نقل کرد بۆ شوێن تر دوایی من هەڵهاتم. ئەو کە لەوێ بوو جومعان چوو بووە مزگەوتێکی ناو معسکەری کەرکووک لەوێ مامۆستا ڕامی ڕەحمەتی کە حیزبی بەعس لە سێدارەیدا بەداخەوە لەگەڵ ئەوە ئاشنایەتی پیا کردبوو. ڕامی خەڵکی کوێ بوو؟ خەڵکی دووسخورماتووە ئامۆزای ئەم کوڕانەی دووسخورماتووە کە جەناب ئاماژەت پێکردن. باسی کە کرد بۆ من پێکەوە سەردانێکی ماڵی مامۆستا ڕایمان کرد لە دووسخورماتوو لەوێ ئاشنا بووین بەم کۆمەڵە هاوڕێیانەی کە خەڵکی دووست بوون وەکو مامۆستا عەقید و کاک حاجی عەدنان و کە بە ڕەحمەت بێویش نەماوە لەگەڵ کاک نەوزاد و لەگەڵ کاک عەبدوسەلامی مهندس بوو ئەویش بە ناوی عیسامەوە لەگەڵ ئەوان ئاشنایەتیمان پیا کرد و اینجا هەر لەو ڕێیشەوە حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە ئێمە پێم وایە پێنجشەمە بوو شەو لە ماڵی ئەوان ماینەوە بۆ بەیانی جومعە مامۆستا ڕامی جومعان ئەچوو لە مزگەوتی شێخ نازم العاسی لە قەریەی دەی سەبعیان پێوت ئەوانە لە منتقی حەویجە کە پیاوێکی شێخ نازم پیاوێکی زۆر تێکۆشەر و زۆر بەڕاستی کاریگەر لەسەر ساحەی عەمەل و حرەکەی جیهادی ئیسلامی حەزمان کرد بچینە خزمەتی و ئاشنایەتی کە چوین لەوێ جیهانێکی ترمان بینی و لە جیهانی بە تایبەتی ڕۆحانیەت و هەم لە ڕووی شەجاعەت و دلێریەوە بەڕاستی لەو پیاوە ئیتر وردە پەیوەندیەکانمان زیادی کرد لەگەڵ ئەوان و دواتر کە ئەوان مامۆستا ڕامی حکوومەتی بەعس گرتی و ئیعدامی کرد جەماعەتی دووز ئیتر پیان وابوو نابێت دانیشن لە سای ئەو حکوومەتە بڕیاری هیجرەتیانە کە بڕیاری هیجرەتیانە دوای چەند بینینێک و هاتنە سلێمانی و بە تایبەتی حەسانەوەیان لە دەوروبەری ماڵی شێخ عەبدوڕەحمانی سەرگەڵوی بە ڕەحمەت بێ کە پیاوێ بوو بەڕاستی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە دروستکردنی ئەم بزافی ئیسلامیە لەگەڵ ئێمە ئیتر ئاشنا بوون و هاتن عەفونەک ئاشنا زووتر بوو بووین هاتن لە هەڵەبجەوە ئاسانکاریمان بۆ کردن و لەوە هیجرەتیان کرد چوون بۆ ئێران و بوون بە تقریبا نواتێکی باش بۆ ئەو لای تۆ ڕۆیشت لای ئێوە بۆ لای ئێمە ڕۆیشت بەڵێ لە ماڵی ئەومانەوە شەو لە ماڵی ئێمە زۆر ئەمانەوە لە ماڵی مامۆستا لای ئێوە ڕۆشتن ئەو گە ناوەکانت بیر ئەو کات کاک مامۆستا محەممەد ستار کە بە عەقید دواتر ناوی هینکرا لەودی و حاجی عەدنان کە بە عەباس و کاک نەوزاد کە بە بەختیار ئەناسرا لەودی و و کاک عەبدوسەلام کە بە عیسام ئەناسرا سەرەتا ئەم چوار کەسە بڕۆشتن. بەڵێ مامۆستا تۆ باسی ئەو سەردانت کرد بۆ دووس ئێوە هەر بەمەبەسی ناساندنی حرەکەکە بوو یا بۆچی ئێوە گەشتن ڕاستە ئەو مامۆستا غەفور کە کاک غەفور وتێ باسی مامۆستا ڕامی بۆ کردووی ئێوە هەروەکو سەردانێکی تەرفیهی ڕۆشنیا بۆ بەخەم و مشوری کاری ڕێکخراوی ئیسلامی ڕۆشت وڵات تەرفیهی نەبوو بە معنای تەرفیهی وەکو سەردانی کۆمەڵایەتی بەڵێ وەکو لایانی کۆمەڵایەتی و کە ئەو باسی مامۆستا ڕامی کرد کە چەند پیاوێکی شەجیع بەڕاستی ئەوی لە وتارەکانیە لە معسکەرەکەیە کردویان بە ئیمامی مزگەوتی هین حتا ئەوی ڕیشیان پێنە ئەتاشی ئەوەندە کەسێکی با بڵێن هین بووە خاوەن هەیبەت و خاوەن مەکانەت بووە باسی وەصفی موسڵمانێتی ئەوی کرد کە چوین یعنی جیهانێکی ترمان بینی کە چوونە لای شێخ نازم ئیتر بە تەواوی لێمان معلوم بوو کە ئەمانە زۆر خەڵکێکی ملتەزیم و پابند و کاریگەرن درێژەمان نابە علاقە بۆی خۆمانیش مستەفید بین لە فکری ئەوان علاقە تەسیری بوو تا دوایی ئەو جەماعەتی لێ دروست کە دوای شەیدبوونی ئەو مامۆستا ڕامی ڕۆشتنە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ ئەی لە ناو هەڵەبجا ئێوە ئیشی تر کاری لە بینی تۆ کا کامیلا ئایا تۆ کاری ترت ئەکرد بە تایبەتی هەڵەبجە دەوروبەری چوزام ئەو کاتانە جۆرێک سێگۆشەیەک هەبوو سلێمانی منتیقەی شارە زوور ئەندازەیەک دێکۆن و ئەوانە لەگەڵ ئەحمەداوانە یا بڵێن ئێران گۆشەی سێمی هەبوو خەڵک لە سلێمانی و بەشێکی زۆری مامۆستا ناودارەکەەوە ناومانێنان پێشترەوە خەڵکی تر ئەهاتن لە ڕێگەی کاکەمال سەرگەڵوی و خەڵکی هێنێ ببوون کاکەمال دۆڵپەمووی ئەهاتن لە هینەوە لە سلێمانی و هاتنە دێکۆن بۆ ماڵی مامۆستا مەلا خالید و لێو مامۆستا ئازاد ئەیبرنە ئەحمەداوە لێ لە ڕێگەی مامۆستا
ئەحمەدەوە ڕەوانەی ڕۆژەڵات دەکران ئێوە هیچ ئاگاتان لەم کەین و بەینانە هەبوو وەکو ئەوانەی کە لە ناو حرەکە ئیشتانە کرد بەڵێ خۆی ئەو برادرانی دووس ئەو برانی دووس لەگەڵ مامەسا ئازادی مەلا خالیدا پێم وایە لە قۆناغێکی خوێندنیشا بە یەکەوە بوو بوون کەیتر ئەوان لەگەڵ ئێمە هاتن و کاگازادیش لە ڕێی قوتابخانە و مەکتەبەوە وەکو مامۆستایەک ئاشنایمان پیاگرت کە ئەو زانیمان ئەوان یەکتری ئەناسن ئیتر زیاتر خەست بووینەوە لەگەڵ مامۆسا ئازاد و بەڕاستی ماڵی مەلا خالیدی دێکۆنی و ئازادی کوڕی هەرچەند دەشتەکان وەکو تەنزیم نەبووە ئەوانیش بەڵام بەڕاستی بەرنامەی تایبەتیانەوەنە ڕۆڵێکی لەو کاتا و لەو سەردەما ینی حەلقەیەکی وەسڵ بوون لە بینی برایانی ئەو دی و لەگەڵ ئێمەیە ڕۆڵیان زۆر بوو ئەگەر تەنزیم نەوێت چکە هەموو یەتە دێکۆن و ماڵی مامۆستا مەلا خالی وەچێ بۆ ئێران ینی ئەمە نەبێن پەیوەندی مامۆستا مەلا خالی چی بوو لەگەڵ ئەم حرەکەیە خۆی ئێمە هەموو ئەوە زانین ئاینی ئیسلام ئاینی ئیسلام هەر خۆی بۆ خۆی ڕایڵەیەکی زۆر بەهێزی پەیوەندیە لە نێوان تاکەکانە لە نێوان خەڵکە و ئینسان ئەگەر متمانەی هەبوو بە یەک لە ڕووی دینیەوە پێم وایە حتا لە ڕووی تەنزیمی و سیاسی و جیاوازیشی هەبێ پێم وایە ئەوەندە ڕایڵەکە بە قووەتە ئەوەندە مشتەرەکات زۆرە یعنی خەڵک گومان کەمتر لە یەکەکە و زۆر سیقە بە یەکەکە اینجا باسی ئەوت کرد لە هەڵەبجە ئێمە ڕۆڵی ئێمە بە تایبەتی لەگەڵ کاکامیل تەڕان کە وردە زیاتر لە مەوزوعەکە چوینە پێشەوە ئێمە سەرەتا بەوە دەستمان پێ کرد کە دەرسماندانە بۆ کۆمەڵێ لەو من کە وێنەکەیشی تەقدیمی جەناب کرد کردووە کۆمەڵێک بە تایبەتی من لەو خزمانەی خۆم کە سەرقافڵیان و کەسێکی وەکوشی عزیزی ڕەحمەتی سازانی کە شەهید عزیز شەهید کرا بەڕاستی هەر لەو تافیلاوێتیە دلێری و قارەمانێتی وجهد و مەسەلەن پەروەشیت پیابەدی ئەکرد لەگەڵ کۆمەڵێتر لە خزمانە داوت کرد ئەمانە ئیتر لە ڕێی منەوە وردە هاتن بۆ دەرس خوێندن و دەرسمان پێ ئەوتن و ئەگەر بیڵێ سەمان لەگەڵاکردن بیرما بێت لات بێت چکا و کاتانە بۆ منتیقی هەڵەبجە ئەو کاتانە و تەسیری گرنگە بۆیە بینەران کە ناوەکانەوانی لات بێ بەڵێ ئێمە چەند ڕەفیقێک بووین کە دەرسمان ئەوتەوە ئەو کاتە ئەوانەی کە لە لای من دەرسیانە خوێند مامەسا فایق مامەسا محەممەد فایقی ئێسا مامەسای مزگەوتە لە هەڵەبجە ئەوە هەم خزمایەتیشمانی هەمویان خزم بوون و کاک برهان کە بە ڕەحمەت چووە لە ژیانە نەماوە کاک ساڵح ناوێک خزمەکانم بەڵێ بە تایبەتی ئەوە شێخ عەزیزی ڕەحمەتی و کاک باقی کە برازای بوو ئەویش هەر بە ڕەحمەت چوو شەهید کرا و کاک نەبەز و کاک جواد و کۆمەڵێ لەو خزمانەی تریش کە ئێستا ناوی هەمووانم لە یاد نییە و کۆمەڵی کوڕی تریش غێری ئەوان عوسمان و عومەر و مەجموعەی بوون کاک محەممەد کە ئەویش دوایی بە حادیسەی سیارە پێم وایە بە ڕەحمەت چوو کۆمەڵە لەو خەڵکەیانی لە دەوری ئەمە دەرسمان هەبوو ساڵی چەند بوو مامەسا ئاماگەر وڵا پێم وایە هەشتا و بە تایبەتی لە هەشتا و دوو هەشتا و سێ ئەو ئەمەی تۆ باسیەکەی ئەمە زیاتر لە ئەمە بۆ تەسیراتی ئێوە لە ناو هەڵەبجە بەڵێ باشە دوایی دێمەوە لاچمەوە لای کاک ئەبوو هودا کاک ئەبوو هودا پرسیە هینی ئەوەم کرد ئەوەی یعنی ئێوە و کاتانە لە بۆسکان بن ئەتانەوێ بڕۆن بەرەیەکی تریان نزیک بنەوە لە مانتیقەی قەڵات زەوەوانە لە بەری سەردەشتەوە ئەوە چۆن بوو ئێوە ڕۆشتن کێوچێ بوون هەر شتێکم لە بیر چوو حەزەکەم باسی بکەم بۆ جەناب تو بێنەرانیش ئێمە لە حەقەتا ناوی ئەو بەڕێزەمان وەکو خۆی نەهێنا مامۆستا عەلی زەنوێرە کۆن کە عایلەیەکی زۆر شەریف و زۆر بەڕاستی موسڵمان و دامەزراون لە بەرنامەکەی پێشوە بزان باست کرد باسێکی باشم نەکرد بە حەقی خۆی نازانم حەزەکەم تازەیەکەمەوە ئەو پیاوە ماڵەکەی مەقڕێکی ڕەسمی تەنزیمی ئەم پەیوەندی ئیسلامیە بوو ئەو سێ چوار ساڵە پیاوێکی لێ هاتوو یعنی ئێمە کۆمەڵێک گەنج بووین کە چوینەوێ ئەم پیاوە بەڕیشی سپیەوە و بە عیلمێکەوە دانیشێ لە ڕاستی دەرسێکی ئەوتۆمان لێ وەرگێ کە یعنی چەند بەرامبەر معنێواتمان بەرزە بۆ بەڵێ جا مامۆستاجان ئەوەی کە ئێمە عەرزم کردی ئێمە هاتم و مامۆستا و نامەیان هاتمەوە بۆ ماڵەوە کە سەیرەکەم لە بۆسکانەوە گەڕاینەوە سیرەکەم بە ماڵ و مناڵە و براکانم هەمووی هاتوو اینجا بۆیان جێڕامەوە وەزعی ناو شارچی بەسەر هاتووە و چۆن بۆمان گەڕاون و هەندێک کەسانی دوول لە ڕووی جەنابتە و بێنەرانی عەزیزیش نەفز نزم کە ئایانزانی ئێمە بە هیچ شتێ هیچ قەپانە نامان خوێنێت و ئیلا ترازوی ئیسلام نەبێت چکەمە لە ڕێگەی خاڵمەوە کە ماوەسایەکی عالمی بەرجەستەی زۆر گەورە بوو لەم شارە ناسرا بوو خاوەنی مزگەوتی شێخ مەحموود لە چوارباخ
بەڕاستی لەوەوە ئیسلاممان باش پێگەیشت بوو بەڵێ ئیتر هەموو کەسێ دۆست و دشمنی هەیە ئیتر کە زانی بیانێ ئەملەت مەما خواردووە ئەوانیش لە حکومە نزیکن و لەخوا بەزیابێ لە عیلی ئێمەیە لە حزبی بەعسا ئەوە زۆر کەس ئێستا گوێی لێمە لە عیلی ئێمە تەنانەت پۆلیسێکمان نەبوو پۆلیسێ ڕاستە بەرامبەر بە حیزبی بەعسا. کاک ئەبوودا وەختەکە یارمەتیمان نایەگەر یەک تۆس خێرا هاتمەوە منانێت پسمەوە بۆ بەسکان مۆزوعی کراوتەن کاکەم لە حوەرێکی کە ئەەکەینەوە لە منتیقی سەردەشت قەڵاتزێ بەفریش باریە بەفرێکی زۆر بەڵێ ئەو کاتە بە ئامادەبوونی مامۆستا ئەبوو بەکریان کرد بە مەسئولی ئەو هێزای ئەوەیە کە هێزی شافعیان پێ ناومان نابووە کاتە کاک حاجی سەعی هەمووی 7 نەفەر بووین لە بیرم نایەتەوە ئەوانی تر بەس لەوێ شتێکت بۆیە جێڕمێمە کە هەستاین جێبێکمان هەبوو بە جێبەکە چوین بۆ سەردەشت بەفریشە بەفرێکی زۆر باریەوە کە چوینە ناو سەردەشتەوە نوێژی مەغریب گەشتینەوە کۆڵان شاری ڕسمیەکان نەبێ جادە ڕسمیەکان شوێنی کە نەبوو لای لەوێ تەلەفۆنمان کرد دۆستمان هەبوو لەوێ خەڵکمان هەبوو خانوێکیان بۆ گرتوین کە لەوێ مەقەڕێ دانەچین خەلفی ئەجا تەسیر کە لەسەر مەنتیقەی بێژوێ و گەڵاڵە و قامیش و دابەزین بۆ مەنتیقەی قەڵەزێ ئەمانە کە گەشتینەوە چوینە مزگەوتێک نوێژی مەغریبمان کرد خەڵکەکە ڕۆی سەلامیان دامەش هەموو چەکدار و ڕیش و نوێژەکەین و دوای نوێژەکەی جەنابیان ئێمە هەڵساین نوێژی عیشاشمان قەسر جەمع کرد ماوەستانە ڕۆی دوایی وتی بانجێکردن و دیکاکە ئەوە ئێوە چین مەلای مزگەوتەکە ئێوە چێن و چین وت قسەمان بۆ کردمانێمە ئەمەین و لەشکری قورعانین و لەلایەن ماوەستن ماوەستایەکی فڵان و ماوەستا شە محەمەد سەعادی بیارە و ماوەستا مەلا مەحموود ئازاری ئەمانە بۆمان باس کرد هەرکێکی جیاوای ئیسلامیش ئێمەش ئەمانەوێ وجودێکی ئیسلامی چەکداری هەبێت یعنی کە تا ئێستا نەبووە خەڵقانی مسلمان تا مەزرۆن شتێکی ئاوا دروست بوو زۆری پێخۆش بوو وتێ بێ میوانی من بن وتمان وەڵام ماوەستا و زەختە ناخینە سەر تۆ ئەچین و ئیسراحەتێک لە شوێنەکەی خۆمانە کۆرەوتی بە بەم هەموو بەفرە و ئێستا خان و سارد و سڕە و وڵا زۆری کرد ئیتر لە حاصل بدینێ بە ماڵەوە چوین لەوێ نانێکمان خوارد و چوینەوە بۆ شوێنەکەی خۆمان چەند ڕۆژێکمان پێچوو دەوری هەفتەیە ڕۆژێک ماوەستا هات بۆ لامە هاتەوە جارێک تر سەردانی کردین زۆر بە گەرمیەوە چاکو چۆنی سەردانی کردین و مانەکتی ئێوارە ئەبێ میوانی من بن وتمان بەڕاستی ئێمەش زۆر پێداگری ماکە چکە ماڵەکەیمان بینی فەقیر دیاربیان کوتینە ئیلا ئەبێ بێن نانێکم بخۆن و ئەوە قسەیە کرد سەیرەکەن دڵی پڕ بوو لە گریان من ماوەستا جوان ئیجازە زەمان بە کە نێین بەڕاستی ناین ئیتر ئەوەی بۆ جێڕاینەوتی وەڵڵاهی ئەو شەوە کە ئێوەم داوەت کردووە هاتوون بە ماڵی ئێمە خۆشتێکی واژ نەبوو بەڵام شەو بە خزمەتی پێغەمبەر گەشتم سەڵ لە خەومە ئەوەی پێوتم و فەرموویەتی هەتا ئێستا چی نوێژ و نانەداوە بە خەڵک نە ئەو نانەی نەگرتووە جێ ئەو نانەی بۆ نەگرتووی کە داوتە بۆ مهاجرانە لەبەر ئەوە کە ئێوەم ئەوەندە هاتوۆتە دڵەوە بەخوا بێ من نانێکی باشم بخۆن یعنی ئێمە ئیجارمەوە بینی خۆم وخوا زۆر کەس جوێی لێ زۆر کەسیشم لەگەڵ بووە بچن پێیان بجێڕنەوە ئەمە قسەی ئەو ماوەستایە بوو ئیتر وڵام میوانداریمان کرد لێ ماینەوە هەتا کەوتینە بەهار ئیتر محوەرەکە فراوان بوو دابەزین بۆ ئەشکان لێ مەقەڕمان کردەوە لە مەنتیقەی بێژە مەقەڕمان کردەوە قسەشەکەی خەوەکەش بۆ خۆی تەشجیعێکی تری ئێوە بۆ زیاتر ماوەستا بەحەقەت ئەوەم لەبیر چووە کە ئەو ئەمەی جێڕایەوە چەند دڵمان بە قەزیەکە خۆش بوو دە بەرامبەر تەشجیع بووین دە بەرامبەر زانیمان ئەمیشە ئیشەڵا بۆ خوایە و هیچ شتێکی دواتر بارەگاتان دانا لێ بارەگەمان دانا لەوێ کاتانە تۆ بەرپرسایەتیتە بوو من ئەو کاتە وەکو لەلایەن ماوەستانەوە بەڵێ من ماوەستا من مەسئولی هێزەکە بوو من جێگری بوو کێ بوونەوە ناوەکە اینجا دوایی بە دوو کەس بەد لەکرا ماوەستا نەورەسی بوو ماوەستا کاک حاجی سەعید بوو ماوەستا ئەبوو بەکری سدیقی بوو بەخوا بیرم نایەنەوە یعنی لەبەر چاو من شێوەکان ناوەکانیان بیر نایەتەوە اینجا دوایی بووین بە زۆر بووین تقریبا بە 40-50 نەفەر خەڵکمان بۆ هات بەڵێ من لەوەچێ ماوەی بەرنامەکەم اینجا حەزەکەم باسی ئەو بەرانەش بکەم ما کاک شێقایر و کاک شێخ ئەحمەد ساڵح و کاک شێخ جەلال و ئەمانەش لە سلێمانیەوە هاتن بۆ بارەگای ئەو بەڵام ئێمە لەوێ ماڵ مناڵێکی زۆریان پێ بوون یەکسەر نەقڵمان کردن بۆ سەرەوە
بۆ لای سەرکردایەتی بەڵێ لە بۆسکانیا بۆ ناو ئێران وڵا ئەو کاتە تقریبا مەقڕ ڕئیسی بۆسکان تەواوی مجاهیدین لە بۆسکان بۆ مەقڕی گەورە خەلفێکەشمان لە مەریوان بوو. بەڵێ کاک ئەبوو هودا من ماوەی بەرنامەکەم تەواوی شتێکی وام نەماوە حەزەکە مەگەر تۆ بۆی دوایی نەک هەم گلەیم لێنەکەی هەم نەڵی شتەکانم ناکامل بوو ئەگەر شتێکت ماوە 2 دقیقە تێمێ وەکو دو قسەی خۆت بیکەی لەسەر و ئەم دوو تەوەرەی کە ئەم دوو حەڵقەی بەرنامی سۆراخی مێژوو بەشداریت کردو بۆی دواشتیش بچمەوە لای مامۆستا سادق. وڵی من داوای لێبوردن لە خی گەورە ئەەکەم کە خی گەورە ئەگەر شتێک کارێکمان کردبێ ئەگەر خەلەلی تیا بوو بێ بە ساخی وەریگرێ لێمان و ئەوەشکەوە بەهاقەت ئینسان ئەگەر بجوڵێ بەرەو ڕووی شتێکی خەدار ڕۆحی پێشکەشکە ماڵی پێشکەشکە بەخوای گەورە هەموو کەس چاومان لەو جەماعەتە بێت کە ئەو کارە پیرۆزان کردووە کەستا بەروبوومەکەی ئەچێتە هەک بە و جیفانی هەموو کەسێکی مسلمانەوە ئەو کەسانەی کە باسمان کردن ئەو هەڵگرتنی چەکە حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە ئەو بزافە ئیسلامی ئەو دەستەی وە بەرهێنە نان و بڵین لە تەنزیمەوە لە دانیشتنەوە لە ماڵەوە بوو بە چەکداری حەزەکەم ناوێکیان بەرم بێنە نووسیوتە ناوەکان بەڵێ ئەوانە ئەو کاتە لەبەر شخصێکم لەبیر چووە لە حەقەت ئەوەی کە ڕاستی بێ ناوی ئەو سەرکردایەتی ئەو کاتە پێک هاتبوو لە مرشدی عەم ماوەستا شەمحەمەدی بەرزنجی ماوەستا عەلی بیارە ماوەستا لوقمانی نەزیری لوقمانت مەبەست بوو بیرت چوو بەرنامەی پێشوو ناوت نهێنا ناوم نهێنا لە بیرم چوو بۆ حەزمە کرد وەکو مێژوو وەکو مرتاحبوونی ویژدانم باسی بکەم ماوەستا مەلا مەحموودی ئازادی ماوەستا عەبدوڕەحمانی نەورەسی ماوەستا لەتیفی پێنجێنی ماوەستا ڕازی محەممەدی ڕازی ماوەستا ئەبوبەکری سدیقی بەخۆیان و ئەمەش لە بەرادەرانی مجاهید 73 نەفەر بووین کە دەستماندا ئەم کارە پیرۆزە یعنی تۆ لەو ئەمە بەس ئەو ناوانە کە ئەو کاتەی توی تیابوویت و ئیشت تیا کرد ئەو ناوانە دووە ئەجینا لەوانەیە گە ناو ڕیس بکەی ناوی زۆر هەیە ئەمانەی کە دەستماندا لە پشدەر و بتوێنەیە لە هەولێر هەیە لە کەرکک هەیە لە بادینان تەنانە هەبووە لە گەرمیان و قەرەداخە بووە یعنی خەڵک هەبووە ئێسا بۆ نمونەیەکێکی وەکو با من ناوی کەس نهێنم بەڵام کۆمەڵە ناوی زۆر بەڵام ئەم ناوانەی تۆ بۆی دوایش بینەر وا نەزانێ ئەم ناوانە بینە ئەمانەی کە ئاگات لیان بووە تۆ بەڵێ ئەمە وەکو مێژوێکی من خۆم باسیەکەم وەکو بڵێم هەمووی فەرزکەم بڵێم هەمووی هەر ئەمە بووە ناو هەیە بەڵێ ناویکە هەیە هیچ نەمابوو سەر بەرزیتان بۆکەم ئینشاءالله سپاس بۆ تۆش مامۆستا سادق وازام ئیتر ئێمە لەوە شاب چڕای تۆ باسی هەڵەبجە و دەرسێ کرد ئەوەی کە من ئەشیزانم تۆ لە نێوان هەڵەبجە و ئەحمەدەوە هات و چۆ کرۆ بۆ مانشوراتەکان و بڵاوکراوە و گۆڤاری ئاسۆی ئیسلام هێناوتن و وەکو بیستومە یعنی جارێک ماشوراتیشت پێ لە نزیکی خورماڵەکەویتە ناو سەیتەرەیەکی عسکەری وەتان پشکردنەوە چۆن بووە مڵای خۆی کاک ئارام باسی مێژووی مەفروزە کاتی ئەوەندە هەبێ بە تێر و تەسەلی نەک ماڵەغی تیا بکرێ بەس بە تێر و تەسەلی شتەکان و خۆی بەڕاستیەکان بگەێنی بەڵام کاتەکەی تۆ کەمە و منیش ئەبێ بازدەم بەسەر هەموو جارێ بە میوانەکانڵێ مەڵام ئەو وردەکاری زۆرەی کە باسەکەین مەگەر لە یاداشتەکانی خۆتان نابینوستەوە بەڵام ئەوی کە ئێستا بۆ نەوەی ئێستا و ئەم جی لە گرنگە و باسیینە شتاک ئەوانەیە کە بۆ هینی میدیا زیاتر بۆ بینەر چاوانمە بەس ئەوەیە جنامەگەر کارێکمان کردوێ ئەو کات تومانە بۆ خوایەکەین لەو زەمەنە خەتەریشا هەر بۆ خوا بۆ الحەمدولله بەڵامی تر مەفروضیشەوە خۆی بگا بەڵێ ڕاستە من ئەو کاتانە تەبعاً بە تایبەتی ئەو کۆمەڵە خزمەی خۆم کە ئەڵێم زۆر یعنی زۆر ئومێدم پیان هەبوو دواتر ئەوان هیجرەتیان کرد و ڕۆیشتن چوون بۆ ئەودی و بە تایبەتی کە کێشەی هەڵهاتنیان لە سوپا بۆ دروست بوو و پەیوەندیان کرد بەوانەوە اینجا من وەک بڵێ لە هەر کارێکە ئیکەم لە ژیانما بەڕاستی کەوتم بەڵێ بۆ هەر کارێک حەزەکەم ئیتر یعنی کەمتر خەڵکمان و کەم خۆم تیامان دوو دەبم ئەم توانی بەوان بەو خزمانم بیانێرم بۆ ئەم لاولاو بۆ هەندێک ئیش بەڵام هەر حەزمە کرد ئەگەر خطورەتی هەبێ ڕووکاتە خۆم بەڵێ یەک دووجارێک من دوو جار بوو یاسیە جار بوو لەگەڵ بە تایبەتی کاگازادی مەلاخالیە کە جەیسی قەم وەکو ڕەفیقێکی خۆشەویست چوینەتە ئەحماوە چوینەتە ماڵی مامۆستاکەی ئەحماوە شێخ ئەحمەدی ناو بۆ ئەزانم کارتێکیان لەوێ هەندێ منشوراتمان هێنا پێم وایە کارتێکیان چەکێکیش یان چاکبیرم نەماوە چەکێکیشمان هەر هێنا دەمانچە بوو شتێکی ئاوا بوو بۆی بۆ پارێزگاری لە خۆیان بۆ سلێمانی بۆ جەماعەتی ئەوێ کە گەڕاینەوە جارێکیان لە گەڕانەوە لە سەیتەرەکەی خورماڵە ڕایان گرتین مامۆستا ئازاد ناسرااو بوو لەو سنوورە ئومێدمان هەبوو کە هیچ مشکلی بۆ دروست نەبێ من کوڕێکم هەیە کاکە سەلام
تەمەەن درێژ بێت لەگەڵ مناڵانی هەمولایەکە ئەو کاتە ئەو مناڵ بوو لەگەڵ خۆم بردبووم لەبەرەوەی ئەگەر شتێک هەبوو بین بەو هەڵیگرێ مناڵە جێ احتیمالی تەفتیش و شتی کەمە کاتینەوە سەیتەرەکەی خڕماڵدایان بەزانین بەڕاستی تر یعنی چی لێ لەو حاڵەتە بیرکەرەوە عسکەری هەموو شتێ حاضر کردبوو بەڵامی تر هەر ئەوەندەمان پێکرا دوعامان پێشتر خوێندم و هەندێک دوعای تر وتمان خوایە تر خۆت هەرە بێ خۆت پارێزگاریمان لێ بکەی سوبحان الله ئەو شتانەی کە بە ئێمە بوو لە منشورات و لە نووسراوشت هیچیان نەبینی ئیتر دەرباز بووین لەوێ وەکو سەر یعنی جارێکی تر ژیابێتینەوە ئیتر دواتر هێنامانەوە هەڵەبجە و هەڵەبجادا بەشتانە لە هەڵا هەندێکی لە بۆ هەڵەبجە و زۆربەیمانە نار بۆ کاک کەمال و کاک حەسەنی حەمەخاری لە سلێمانی ئەمە ئیتر شتی تریشمان زۆر کردووە فقط لەوانەیە ئیسا کات کەم بێ بەڵام شتێکی گرنگ حەزەکەم یعنی لە بەرنامەی پێشومان من دۆزینەوەی جەناب ڕاستە باس کراوە بۆ ئەم بەرنمەیەش لە ڕێی گێڕانەوەکەی کاک محەممەد شێخ عەزیزەوە بوو جارێک باسی نەفەرێکی کرد نردویانە بە دەمانچەوە بۆ ماڵی ئێوە و تۆ پاراستوتە و لە ڕێگەی نەفرێکۆ نردوتە بۆ سێمای تەسیمی کاکەمال دۆڵپەمووی کراوە چۆن بوو خۆی ئەوە کە ئەو باسی کردووە منی تر زۆر بەهیرم نەئەزانی منیش بەڵام جەنابەت داوایەکەی بەڵێ ئەوە کارتێکیان کەسێکیان نردبوو لەو دیۆ کە نردبیان لای ئێمە کە هێنایانە ماڵی ئێمە تاوان کەسێک بوو کە زۆر خەتەر بوو ئەگەر بناسرایە و بزانرایە منیش کوڕێکی خزمی خۆم کە لە سلکی با بڵێن شۆرتا بوو لەو کاتا توانی کە ئەو ئیشانە بکە بانگ کرد و پێم وت ئەویش تاوان لەبەرەوەی دەرسیشی لای خۆم هەبوو ئاشنا بووین بە یەکوی هینمانە کرد وتی بەسەر چاو من ئەیگەێنم بە سیارەی شۆرتا بە سیارەی شورتە ئەو شخصی برد و گیان سلێمان و گیان الحەمدوللا دەربازی کرد و گەیشتە شوێنی ئەمین کە ئەوە بەڕاستی ئیشێکی زۆر مردانە بوو کە ئەویش کردی ئەمە ئەوە جارێکی تریش هەر ئەو کەسەی خزمم هەندێ شتی تر بوو شتی تایبەتتر بوو هەر لە ڕێی کە لە ئێرانەوە هات گیان دیانە ماڵی ئێمە ئەوەش هەر لە ڕێ ئەوە ئەو کاک محەممەد بڵێ بڵێ ئەو کاک محەممەدی کە جەناب باسیەکروازام خۆی بوو هاتە ماڵی ئێمە جارێکیان کە ئەو شخصیشی لەگەڵا بوو حتا کە خزمەکەی من هاتە بانگ کرد و هات بۆ ماڵی ئێمە کە بینی بۆ ئەو لە حوشەکەیە تۆزیە ترسیشان حەقیشان بوو نانەناسی چونکە من بە پێویستم نەزانینە ئەوان ئەو بناسن ئەو ئەوان بناسێ ئەوە وەکو ئەمانەتێک وایە شتانە ئیتر بەڵام دواتر کەزانی ئەوەیە شکر بە سەلامەتی گەیشتن و سەربەرزانە لی دەرچوینە سپاس ماوەسا من وەختەکە نەماوە بەڵام بێگومان حەق خۆشتانەیەوە لە بەرەوەی هەگبەی ئێوە مێژووی ئێوە بەشیەوە نیە لە 50 دقەی بەرنمەیە کاتەوە بێ حەزەکەم هەر دەرفەتێکی کورتی مەسە کۆی ئەو کاری ئێوە ئەتان کرد یا ئەگە شتێکم بیرچووە من پرسیارێک لێکم خۆت وەڵام دەیتەوە لەسەر ئەو کار و باریکە ئێوە لەو کاتانەدا بۆ خۆت باست کرد ئەو وەزع ترسناکە هەبوو لە سەردەمی ستەمی بەعس و لوتکەی جەبەروتی بەعس بوو ئێوە دەستان داوەتە ئەم کارەت خەڵکتان بە چەکەوە دەرکردووە بە ناو سیارەی خۆیان و شورتە ئەمە بۆ خۆی مجازەفەیە یا گیراون لە بازگەکانە بە مەنشوراتی بزوتنەوەی پەیوەندیەوە ئەگەر شتێکم بیرچوو بێ یاخود ئەگەر بتوێ شتێک بڵێ بۆ بینەران بۆ نەوەی ئێستا ئەوەی دوێنێ کراچی بوو ئەمڕۆ بەچی گەشت دەرفەتێک وەڵام من بە کورتی شتێک باسەکەم و دواتریش حەزەکەم ئەوەی کە دوا قسەم چی بێ ئەوەی دەر عەرزەکە لە پێم وایە 86 بوو لەسەر تەڵەبی مامۆستایانی ئەو دی و بەڕێزیان لە ڕێی کاکامیلەوە عایلەی دوو کەسی قیادی لە حیزبی داوای معارزی ئەو کاتە لە بەغاوە گەیاندرا بوونە سلێمانی و مع العلم ئەو کاتە استیخباراتی بەعس بە دوای مۆزوعەکانەوە تا سلێمانی وسبیان بزان ئەچنە کوێ لە سلێمانی و بۆ هەڵەبجە لیان ون بوو هاتن لە هەڵەبجە کاکامیل سپاردنی بە من وتی با بێنە ماڵی ئێوتم بەسەر چاو هاتن دوو شەو و یاسێ شەو لە ماڵی ئێمەمانەوە تا سیارەمان بۆ تەرتیبکردن و نردنمان ئەوانیش لە ڕێ ئەحماوە چوون بە ودیو کە ئەو کات ئەگەر ئەو کات هەر ئەوە بە تەنها ئەگەر حیزبی بەعس بیزانایە نەک من هەر خۆم نەگەرەوە عایلەیە بەڵکو لەوانەیە تا دەرەجە پێنجی کەس و کاریشمان خۆتان نەزان جەبەروتیان چۆن بوو ڕەنگە لە ناو ببرانایە بەڵام الحەمدوللا خوا موفەقی کردین زۆر دڵخۆشیشمە کردن کە نەترسن ئەوانیش ئەترسان لە ڕاستیە ژن بوون چونکە دوو ژن و دووسێ مناڵیان پێبوو نردنمان و گەیاندنمانە دەست ئەوانەی ئەو برایانەی ئەو دیومان و ئیتر ئەوانیش پێم وایە لە ڕێی خۆیان تەسلیمیان کردبوو دوا قسەم حەزەکەم من ئەوە عەرز بکەم ئینسان ئەبێ عیبرەت وەرگرێ لە ڕابردوو ئەم قسەیەم نەک هەر بووە عەمەلی ئیسلامی بەڵکو بۆ هەموو عەمەلێک یعنی بەڕاستی بۆ ئەوەی شت ئیدامەی هەبێ و سەرکەوتوو بێ لە داهاتووە پێویستە هەموو شتێک تەوزیعی ئیختیساسات و پسپۆڕی بێ هەموو شتێک پسپۆڕی بێ ناکرێت کەسێکی ئیداری
مەسەرەن کاری ئاسکەری پێ بسپێری ناکرێت کەسێکی داعوی کاری مەسەرەن سیاسی پێ بسپێری مەفروزە هەموو شتەکان بەپی اختصاصات بێ ئینسانی سیاسی لە بواری سیاسیا ئیش بکە ئینسانی داعوی لە بواری داعویای ئیش بکە ئینسانی فکری و مەسەن پەروەردەیی لەو بوارای ئیش بکە ئینسانی عسکەری ئینسانی اقتصادی هەموو یعنی پێویستە هەموو شتەکان بەپی اختصاصات و پسپۆڕیەکان دابشکورێ بەسەر خەڵکە بۆ ئەوەی ئەو کارانە ئەنجامی هەبێت و لێکترازان دروست نەبێ و ئیدامەی هەبێ و سەرکەوتوو بێ ئێستا ئێمە بەداخەوە نەتیجەی نەبوونی پسپۆڕی لە کارە نەک هەر لەسەر ئاستی عملی هەندێک لە هینە ئیسلامیەکان بەڵکو لەسەر ئاستی قەومیونەتەوەیشمان گیرۆدەی ئەو هینەین کە هەموو شتەکان تێخەڵ کراوە ئەوە تا ئەنجامەکەی ئاوا بینین بەداخەوە خەمی ئێمە و نەتەوەکیشمان بەداخەو خەونانە بەشێکی کە ئیشی بۆ کرا وەکو پێویست نەهات لەگەر هاپێری لە بافرۆزە بۆ داهاتوو خەڵک ئاوا ئیش بکە بەڵێ کاک ئەبوودا تۆ هەچەند تەواومان کرد بەڵام پێم خۆشە تۆش دوا قسەی خۆت وەک ئەو پرسیاری لە مامۆسام کرد لەسەر کۆی ئەو ئیش و کارانەی ئێوەوە تۆ وەکۆڵی ئەلحەمدلە هەتایسە لە ڕووی ڕێکخراوەیشەوە تەنانەت بەشداریت و لە ناو پرۆسەکەدا نەبراوی ئەگەر دقەیە کاتێمێت چیت هەبێ بیڵێ شتێک وەڵام من ئەوم هەیە بۆ خۆم و بۆ هەموو ئەوانەی کە گویان لێمە بەخسوس ئەوانەی کە خەریکی کاری ئیسلامین من لەو ڕۆژەوە کە بەگەنجی وازم لە مقاولات و خانوو ماڵ و سەروەت هێناوە لەگەڵ ئەم کارە پیرۆزەیە زۆر بە پیرۆزی زانم خەریک بووم پێم وانە کە لەبارەی مادی و معنیوە زەرەر ملێنەوە قازانجێکی زۆرم لێ کردووە الحەمدولیلا دڵم بە ئیشەکەی خۆم خۆشە داواکاریشم لە هەموو برایەک هەیە کە من ڕجایان لێ ئەەکەم ئەو کارە ئینسان کارێک نیکە کە کردی بەدڵسۆزی بیکە ئەگەر بەدڵسۆزی نەکرد کە ئەنەهوو فێڵی لە خۆی کردووە بۆ جەزای ئێوەش باتەوە کە هەڵساوند بەم کارە بەڕاستی مەوەستارم زۆر لێ مەمنونین ئاگەما لێ ماندووی ئیشەڵات تۆش داوای پاداشکەی خۆی گەورە بکە مەمنونی ناوێ ئەرکێکی ڕۆژنامەوانی و ئەخلاقی و ئاینی خۆممە بەجێێنم هەر لێرەوە منیش بەبینەران ئەڵێم ئەوەی ئێوە کردوتانە خوێنتان داوە ئێستا ئێمە لە شوێنی ئیسراحەت و ئەوە دانیشتین بەڵام گرنگەوەی ئێمەش بتوانین ئەندازەیە تەکمیلەیەم ئیشەی ئێوە بکەین و بیگەێنین بەنەوەی ئێستا ئەو جیلە بۆی بزان ئەم حاڵەت و حرەکات و ڕابوونە ئیسلامیە کە ئێستاوە بەرهەم هاتووە بەرهەمی ئاراقە و خوێن و ماندووبوونی کەسانێکی وەک بەڕێستانە خۆی گەورە لەمان وەرگرت خۆی گەورە لە هەموو لایەکی وەرگێ زۆر سپاس بۆ کاک جەبار حەمەد ڕەشید ناسرا و بە ئەبوو هودانەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان سپاس بۆ مامۆستا سادق شێخ عوسمان سازانی نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و کەسایەتی کاریگەر لە ناوچەی هەڵەبجە و شارە زۆر سپاس بۆ ئادەونتان لە بەرنامەی سۆراقی مێژوو سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی چواردەی سۆراقی مێژوو تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن